الله هاوڕێنە دۆستانی ژینگەم سۆما محەممەد سعید ئەندام لە ڕێکخراوی سروشتی کوردستان ڕێکخراوی سروشتی کوردستان نوێنەرایەتی هەڵەبجەی شەهید لەژێر ناونیشانی شۆڕشی سپی هەڵمەتی بەکارهێنانی تورەکەی خام لە جیاتی نایلۆن هەستا بە دابەشکردنی تورەکەی خام بەسەر هەندێک دوکاندار و دانیشتوانی شارستوی خورماو. تۆی هاوڵاتی لە دوای بیستنی ئەم زانیاریانە بڕیار بدە کە لە بەکارهێنان تورەکەی خام باشترە یاخود کیسەی نایلۆن. کیسەی نایلۆن لە بەکارهێنانیدا تەنیا ئەتوانی کەمتر لە 2 جار بەکاری بێنی لە کاتێکدا تورەکەی خام ئەتوانی زیاتر لە 173 جار ئەتوانی بەکاری بێنیت. کیسەی نایلۆن بۆ شیبوونەوەی 30 تا 40 ساڵی ئەبێ کە شیو بێتەوە، بەڵام تورەکەی خام تەنها 1 تا 5 مانگی ئەبێ ئەوێ شیو بێتەوە. و پاشان لە ڕووی تەندروستیەوە کیسەی نایلۆن کاتێک تیشکی هەتاوی بەرەکەوێت ئەو نایلۆنە گەرمە بێت، ئەو خواردنەی کە یخێتە ناو کیسە نایلۆنەکەەوە کارلێکەکەوە یاخود ئەو خواردنە گەرمانەی کە وەکو سەمون و کولێرە ئەخرێتە ناو نایلۆنەکەەوە ئەوە شەبێتە هۆی کارلێکردنی ئەو خواردنە و نایلۆنەکە. ئەم جۆرە کارلێکە ئەبێتە هۆی ئەوەی کە کەسەکە تووشی نەخۆشی شێرپەنجە بێت. جا بۆیە داوا لە ئێوەی هاوڵاتیانی خۆشەویستەکەم با هەریەکە و لە ئاستی خۆمانەوە هەوڵ بدەین بۆ جێبەجێکردنی کاروباری ڕۆژانە تورەکەی خام بەکاربێنین هەتا وەکو جەستەیەکی تەندروست و ژینگەیەکی پاک بۆ خۆمان و کۆمەڵگەکەمان فراهەم بهێنین. بیرۆکەیەکی زۆر باشە. ئەم ڕێکخراوە هەستاوە بۆ بەدانانی ئەم بیرۆکەیە لە ڕووی ژینگەویەوە زۆر ئیسفادەیەکی زۆریە بێت بۆ هاوڵاتیان و بۆ تەواوی جیان. ئەم تورەکەیە توانێت زۆر بەکار بێنرێت و لە ڕووی شیکردنەوەشەوە زووتری شیە بێتەوە لە ناو ئەو خاشاکەی کە فڕێ ئەدرێتیانە ئەو زبڵدانەی کە دائەندرێت. ئەم تورەکەیە ئەگەر هاوڵاتیان خۆیان بتوان خۆشیان بەکاری بێنن دوورەکەونەوە لەو نەخۆشیانەی کە هەیە ئێستا لە نەخۆشی سەرەتان کە زۆر باو و زۆر بڵاوە لە جیانە بەتایبەت لە هەرێمی کوردستانیشیان لە گەشتزەندنایە. بۆیە ئەوەش ئەکرێت کە بتوانرێت لە ڕێی حکوومەتەوە ئەگەر هاوکاری بکرێت یاخود باج بکرێتە سەر ئەو لایلۆنانەی کە لە دەروی وڵاتیان لە ئێرانەوە لە تورکیاوە بە زۆری لە ئێرانەوە لە ئێمەوەیەت ئەو لایلۆن و ئەو علاگانەی کە لە دەرەوەیان زۆر بەشیان بۆنیان زۆر ناخۆشە لەبەرەوەی ئەو موادە بەکارهێنن کە دووبارە بەکار هێنراوەتەوە. ئەو علاگانەی کە بەکارهێنن بۆنیان زۆر ناخۆشە و بەکەڵک نایەت. ئەمە تورەکەیەکی زۆر باشە، هاوڵاتیان توانن بۆ خۆشیان بەکاری بێنن بیدۆرن بۆ ئەوی هیچ تێچوونێکی چی تێنەجێت و دووریش پێوێنن لەو نەخۆشیانەی کە هەیە. وەڵا بەخێراتنتانەکەم ئەم تورەکەیە شتێکی زۆر تەمیسی ئەم تورەکەیە. ئەم تورەکەیە فێن کە بۆنی نییە. ئەم تورەکە شتێکی زۆر پاک و تەمیسە. ئێمە ئەم علاگانەمان هەیە. ئەم علاگە بۆنیەت زۆر بۆنی پیسە. زۆر جاکە مشتریمان ئێت ئەم علاگەیە ئەبینێ دوورەکەوێتەوە ئەڕوا نایەت کە بیکاتە ناوم علاگەیە یا ئەڕوا لە شوێنێتە علاگەیەکی سپی پەیاکە ئەیهێنێ جا شتەکەی تێکە بۆنی ئەم علاگەیە. جا ئێمەش داوا لە خەڵکەکەین هەر هەموو بە هەر هەمومان دەستکەن بەم تورەکەیە. ئەم تورەکەیە شتێکی زۆر پاک و تەمیسە، زۆر فێن کە خەسار نابێت لە ناویە، بۆنی نایە، یەگەی بەکاریە چەند جاریتر بەکاری بێنیتەوە کێشەت نییە. بەس ئەمە بۆ یەک جاریش مەحاڵە بەکار بێت، مەحاڵە زۆریش مەحاڵە بەکار بێت بۆ یەک جار. ئەمە بەس ئەمەیان ئەتوانی چەند جار بەکاری بێنی هیچ کێشەیەکت نییە. لە ڕووی تەندروستیشەوە ئەمە زۆر باشە تا ئەمە بۆنیەت. داوا لە خەڵکەکەم هەموو کەسێک ئەمە بەکار بێنێ. ئەمە شتێکی زۆر تەمیسە، خۆڕاگریشە ئەمە بۆ میوە بۆ هەرچی تێکە هیچ کێشەیەکت نییە. زۆر سپاسی ئەو گەنجە زۆر بەڕێزانە ئەەکەم کە لە هەڵمەتی دابەشکردنی تورەکەی خام هاوکارمان بوون و زۆر ئەزیەتێنگشە دەستی ئەوە و هەموو لایەک خۆش بێت.